لە سایداری ئێستای کەرکووکدا گەڕەکە کوردنشینەکانی شارەکە لە ڕووی خزمەتگوزاریەوە فرامۆش کراون. کاندیداکانی کورد لە شاری کەرکووک دەڵێن ئەو بودجانەی لە بەغداوە بۆ کەرکووک تەرخان دەکرێن خزمەتی گەڕەکە کوردنشینەکانیان پێ ناکرێت. لە سەروی ئەوەی کە بودجەی 3 ساڵ تەرخان کراوە بۆ هەموو عێراق و لە ناویشانە بۆ کەرکووک، ئەوەی کە نابیندرێت لە ئێمەوە نابیندرێ، بەڵکو لە ناو محافەزەیە بۆ شوێنی تر تەرخان کراوە و دابەش و تەخشان و پەخشانی پێکراوە. بەڵێ بودجەکە هەیە، پارەکە هەیە، بەڵام دابەشکردنەکەی نادات پەروەرانەیە، قۆڕخکاری پێوە دیارە بە تایبەت لەم شارەیە. بۆ کەرکووک بودجەیەکی زەبەلاح دانراوە، بەڵام کاتێک کە دێتە پارێزگا بەهۆی نەبوونی بۆشایی لە ئەنجومەنی پارێزگا لە ئیدارەی کەرکووکە ئەو بودجەیە قۆڕخە کرێ و بۆ ناوچە عەرەبیەکان ئەبرێت. ئەوە تا ئەبینین وەزعی شاری کەرکووک بەم شێوەیە کە هیچ پلانێک نییە، بەهۆی نەبوونی پلانەوە نەبوونی ئەنجومەنی پارێزگاوە خزمەتگوزاریەکان بە یەکسانی بەسەر ناوچەکانە دابەش ناکرێت، بە تایبەتی ناوچە کوردنشینەکان. گەڕەکە کوردیەکان لە دوای ساڵی 2007ەوە کە ئیداری ئەم شارەکە تۆ دەستی عەرەبێکی خۆسەپێنی شۆڤێنی بە تەواوەتی پەراوێز خراوە. ئەگەر تۆ بێ سەیری گەڕەکە کوردەکان کە بەرامبەر بەو گەڕەکانی کە لە خواری کەرکووکەوە دروستیان کردو منتیقە عەرەبیەکان خزمەتگوزاریەکە زۆر فەرقی هەیە، یعنی گۆڕانکاریی زۆر جیاواز دەبینی. جیاوازەکە ئەوەندە گەورەیە کە سەیری ئێرە وەکو شارەدەیەک وایە لە چاو ئەو منتیقانی خۆیانەوە کە بودجە و خزمەتگوزاریەکانیان بۆ ئەوان دەبن. پسپۆڕێکی بواری پەروەردەیش کە کاندیدە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێ لە ڕووی پەروەردەیەوە خزمەتی کەرکووک نەکراوە. ئەگەر دیقەت بدەین ساڵی 2005 ئەنجومەنە بوو، کەرکووک بەم داڕوخاوەیە نەبوو، چەند ساڵێک ئەنجومەنەکە کارا بوو، یعنی هەندێک تۆمافی ئەوە تەیە بەڕێوەبەرە گشتیەکان باڵکەی کە موکوڕیان نەعەدالەتیان بەرامبەر بە هەر فئەیەتر لە فئەکانی کەرکووکە چارەسەرەکرێ، چونکە ئەو ئەنجومەنە ئیشی ئەوەیە ڕەقابەی بە دواداچوونەکە بۆ هەموو کەیسەکان. پەرلەمانی عێراق لە ڕابردوودا بودجەی 3 ساڵی پەسەند کردووە و بەرەو کۆتایی ساڵی یەکەمی دەچین، کەچی تا ئێستا هیچ پرۆژەیەک بۆ گەڕەکە کوردنشینەکانی کەرکووک نەکراوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.